فەرمانگەی ئاماری ئەمریکا بڕی هەناردەی عێراق بۆ وڵاتە و باجی گومرگی ئەمریکا لەسەر عێراق ئاشکرا دەکات. عێراق یەکێکە لە وڵاتانەی کە پەیوەندی بازرگانی لەگەڵ ئەمریکا هەیە و ساڵانە بڕێکی زۆر لە بەرهەمە ناوخۆیەکانی هەناردەی ئەمریکا دەکات، بەڵام تاوەکو ئەم ماوەیە بەڕوونی دیار نەبوو کە بڕی هەناردەی ساڵانەی عێراق بۆ ئەمریکا چەندە. فەرمانگەی ئاماری ئەمریکا بەشێکی تایبەتی هەیە بۆ زانیاری و داتای بازرگانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی جیهان کە ئەم فەرمانگەیە بڕی هەناردەی ساڵانەی عێراقیشی بۆ ئەمریکا ئاشکرا کردووە. فەرمانگەکە لە راپۆرتێکدا بڵاوی کردوتەوە کە بڕی هەناردەی ساڵانەی عێراق بۆ ئەمریکا سەر و 7 میلیارد دۆلارە. ئەمە شتێک ڕای هەناردەی کاڵاکانی عێراقا بۆ ئەو وڵاتە. فەرمانگەکە ورتر ئامارەکانی خستۆتە ڕوو ڕایگەیاندووە ساڵانە بە بەهای 7 میلیارد و 420 میلیۆن دۆلار کاڵای عێراقی هاوردەی ئەمریکا دەکرێت. بەڵام ئەگەر لەبیرتان بێت ئەم ماوەیە ترەمپ باجی گومرگی بەسەر زۆربەی بەشە ئابووری و بازرگانیەکانی وڵاتانی جیهاندا سەپاندووە، بە تایبەتیش ئەوروپا و چین. ئەم باجانەی ترامپ تەنیا بۆ ئەوروپا و وڵاتانی گەورە نییە، بەڵکو باجەکە عێراقیش لەخۆ دەگرێت. هەر فەرمانگەی ئاماری ئەمریکا ئاشکرای کردووە کە ترامپ بە ڕێژەی لە 139 باجی گومرگی بەسەر عێراقیشدا سەپاندووە. شارەزایانی ئابووریش پێیان وایە کە لە ئاکامی سەپاندنی ئەم باجە گومرگیە بەسەر عێراقدا پشکی هەناردەی ساڵانەی کاڵاکانی عێراق بۆ ئەمریکا بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەبێتەوە.